ملي سنور روش آلوز بگومان ندکاری آلوز ترجی ببه جبر گوتی گوتنکو ئەمریکا ئامادەکاریە ێریشێتی لەگەڵەوەشدا ینی ئێستا هەر لە شاشەی کوردستان 24 دەبینرێت چەند ئامانجێکی بردومان کردو ئەمریکا ئێستا ڕاستەوخۆ ئەم بزانە بن میوانێمە هەیە ji Philadelphia برندن ئۆردای پسپۆری دەستور و مامۆستەی زانینگەهی لەگەڵ منە سلااف بۆتە برێ زۆر لێر دخوازم بزانە بم ئەو دەمژمێر سفر هاتیە دەستنیشانکردن بۆ ئێریشە ئەمریکای گەلو گەلک نێزیکە تو چاوا نرخینە ببوورە پرسیارەکەم جوان گوێ لە نەبوو ئەگەر بتوانی دووبارەی بکەیەوە بەێ دەمژمێر سفر بۆ ئێریشە ئەمریکا سەر هێزین گرێدایی ئیرانی هاتیە دەستنیشانکردن گۆرا باهوەریاتە دەمە گەلک نێزیک دەدەبە ئەف پرسیارەکەم جوان لێ نەبووە ئەگەر جارێکی دیکە دووبارە بڵێ ێریشە ئەمریکا لەسەر هێزین گرێدایی ئیرانی گەلو دەمەک نێزیک دەدەبە دەمە گەلک نێزیک دەدەبە بڕواایەدام بەم زوانە بە شێوەیەک ئەمریکا هێرش دەکات هۆکارەکە شێوەیە چونکە ئەمڕۆ سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لەگەڵ هاوژینەکەی و لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا لە شوێنێکن ناوی دۆکە لە ئەمریکا لەوێ بۆ دڵدانەوەی کە سوکاری سەربازە کوژراوەکان ئامادە بوونە گومانم هەیە ئەگەر لەو ساتەدا وەڵامدانەوەکان دەست پێ بکەن بەڵام لەو بڕواایەدام هەر کاتێک دوای ئەمڕۆ ئەگەری هەیە دەست پێ بکات بەڵام دکتۆر ئۆلێری ئێستا چەند پێگەیەک لە ڕۆژهەڵاتی سووریا بردومان کراوە ینی ئەمە سەرەتای هێرشەکانی ئەمریکانیە بۆ سەر و گروپە چەکدارانە بڕوام وایە ئەگەری هەیە کە ئەمریکیەکان سەیری بژاردەکانی بەردەمیان خۆیان کردبێ یاخود هێرش بکەنە سەر بنکەکان بنکەی میلیشیاکان لە سووریا یاخود ئەو میلیشیانەی کە لە عێراقدا ئەگەری هەیە ئەمە بە دوور داناندرێت ڕاستەوخۆ هێرش بکرێتە سەر ئێرانیش لای من ئەگەرێکی زۆری هەیە هێرش بکرێتە سەر میلیشیا شیعیەکانی سەر بە ئێران لە ناو عێراق بۆ ئەوەی بزاندرێت بە تەواوی چی دەکەن بەێ ئەگەر هەیە و ڕاستە ڕاست ئێریشەی ئیرانیژی بێکردن بەڵێ ئەگەری هەیە ئەمریکا ڕاستەوخۆ هێرش بکاتە سەر ئێران بەڵام ئەمە ململانەکان زیاد دەکات ئیدارەی بایدن سیاسەتێکی داڕشتووە ئەویش سیاسەتی بەرپەرزدانەوەی ئێرانە ئەگەر بەگوێرەی ئەمە بێت کە بینیمان سێ سەربازەکەی ئەمریکا کوژران ئەمە بە ئەنقەست نەبووە ئەو هێرشە ئەمە بەهۆی کەم و کورتیەکانی ئاسایشی ئەمریکایە کە وەڵامی نەبوو بێت فشاری سەرسەرۆکی ئەمریکاش ئەوەیە بەتوندی وەڵام بداتەوە ئێستا لە کۆنگرس فشارێکی زۆر هەیە بەڵام بەهۆی ئەو دۆخەی کە ئێستا لە ئۆکرانیا هەیە شەڕی ئۆکرانیا و رووسیا ئەو دۆخەی کە لە ئیسرائیل لە غەزە هەیە ئەمریکا ناوێت شەڕێکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرپا بکات. باشە دکتۆر کاتە بە لە بەرچاوگرتنیە و دۆخەی ئێستا دەمەوێت بپرسم کە داهاتووی بوونی ئەمریکا لە عێراق و لە ناوچەکە چۆنە بینن؟ ویستی درێژخایانی ئیدارەی بایدن باش دەناسرێت چییە؟ دەیانەوێ سیاسەتی دەرەوەی ئەمریکا ڕێک بخەن بەشێک بێت لەو استراتیژیەتەی بۆ بەرپەرزدانەوەی چین لە زەریای هێمن ئێستاش پابندیەکی بەهێز هەیە بۆ
پاراستنی ئۆکرانیا لە بەرامبەر داگیرکاری رووسیا لە هەمان ئاستی هێزدا پابەندیە بەوەی ئیسرائیل بپارێزرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمانە سیاسەتی ئەمریکان، ئەمانە سەختترین سیاسەتەکانی ئەمریکان لەو ساتەدا بەهۆی ئەو زیانەی کە بە ناوداری ئەمریکا گەیشتوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کە خەڵکێکی زۆر لە فەڵەستین لە غەزا لە خەڵکی سڤیل بوونەتە قوربانی و دڵنەوەیەکی زۆر بۆ ئانە هەیە و سەرۆک بایدنیش هەروەها سەیری ڕای خەڵکی گەنجی ئەمریکاش دەکات. دوێنێ ئەمریکا یەکەم هەنگاوی گرتە بەر بۆ سزادانی دانیشتوانی نیشنگە ئیسرائیلیەکان لە کەناری ڕۆژئاوا و دەیەوێت ئیسرائیل لەوە تێبگات، ئیسرائیل ئەوە قبول بکات چارەسەری دوو دەوڵەت جێبەجێ بکرێت دوای شەڕ و پێدادانەکان. بۆیە کار لە پێشینەکانی ئەمریکا ئێستا نانەوێت ببنە بەشێک لە شەڕێک لەگەڵ ئێران، بۆیە دۆخەکە بەم شێوەیە پێناسەی بۆ کراوە لەو کاتێ ئێستادا. برێدا ئەژەندا ئەمریکادا هەیە دکتۆر و ئەمریکا هێزیان خۆش ڕۆژهەڵاتە ناوین سووریا ژ عێراقی vekşîne. ببوورە ئەگە پرسیارەکە دووبارە یا د ئەژەندا ئەمریکادا ئەگەرە vekşîna hêzên ئەمریکەش ڕۆژهەڵاتە ناوین هەیە؟ بەڵێ بیرکردنەوەیەک لەو جۆرە هەیە لە ئەمریکا و کە بریتە لە کشانەوە لە عێراق و لە سووریا. ئەمە تێگەیشتنی من نییە لەو هەڵوێستەی ئێستای ئیدارەی بایدن کە سیاسەتێک لەو جۆرەی هەبێ. ئێستا ئەمریکا دەیەوێت هاوپەیمانانی خۆی بپارێزێت بە دیاریکراویش حکوومەتی هەرێمی کوردستان کە یەکە لە هاوپەیمانانی ئەمریکا، فەڕەنساش بە هەمان شێوە لەگەڵ ئەمریکا پابند بۆی پشتیوانی لە پێشمەرگە بکەن. هیچ هۆکارێکیش نابینم ئێستا ئەو سیاسەتە پێداچوونەوەی بۆ بکرێت. سەرڕای ئەوەش کۆماریەکانی ئەمریکا بە تایبەتی ئەوانەی کە لە دۆناڵد ترامپەوە زۆر نزیکن ئەگەری هەیە پشتیوانی ئەمریکا لە عێراق و سووریا دەربهێنن پاشەکشە بکەن لەو ناوچەیە. بۆیە ئەو سیاسەتی ئێستاوە هەیە دانوێ ئەمریکا لە ناوچەکەدا لاواستە بکەن. باشە دکتۆر باست لە هاوپەیمانەکانی ئەمریکا کرد بۆ نمونە هەرێمی کوردستان، پێتان وایە لەگەڵ ئالۆزتربوونی دۆخەکەش ئەمریکا بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی هاوپەیمانەکانی لە ناوچەکە؟ ئەمریکا پشتیوانی لە هەرێمی کوردستان دەکات، بە دڵنیاییەوە هەرێمی کوردستانیش دەبێت پشتیوانی لە خۆی بکە بە هەمان شێوە. عاقلانەترە زۆرترین هاوپەیمانی پێک بهێنێت لە ناو عێراق لە ناو هەرێمی کوردستانیش ئەمریکا هاوپەیمانی زیاتر پێک بهێنێت. ئیدارەی ئەمریکا هاتووە یارمەتی هەرێمی کوردستان بدات لە دژی داعش لە 2014 دەزوانێت هەرێمی کوردستان یەکە لەو ناوچانەی لە عێراق کە لەگەڵ بەرژەوەندیەکانی بەهاکانی ئەمریکا دەگونجێت. بۆیە لە بڕوایەدا ئیدارەی بایدن پشتیوانی و بەرگری لە هەرێمی کوردستان دەکات. بە دڵنیاییەوەش ئەمە هەمان بابەتە ئەگەر کەمکردنەوەیەک هەبێت لە پابەندیەکانی ئەمریکا و ناتۆ بۆ عێراق ئەگەری هەیە بە تەواوەتی لە هەرێمی کوردستانیش بکشێنەوە. بەڵام ئەمە تەنیا پێشبینیکردنە بڕوا ناکەم ببێتە ڕاست. زۆر سپاس کە لەگەڵمان بووی دکتۆر برێندن ئۆلەری پسپۆری دەستوری و مامۆستای زانکۆ لە فیلادلفیا لەگەڵمان بووی. دەست خۆش.